بانگەوەزی کەمپەینی سەرتاسەری بۆ ڕێگریکردن لە ئێدامی پەخشان عەزیزی و وریشە مرادی. کۆماری ئیسلامی خولێکی نوێی دەرکردنی حوکمی ئیعدامی لە دژی چالاکانی مەدەنی و سیاسی دەست پێ کردووە. وەک دوایین حاڵەت حوکمی لە سێدارەدانی پەخشان عەزیزی لەلایەن دادگای باڵاوە پشتڕاستکراوەتەوە و ئەگەری جێبەجێکردنی حوکمەکەی هەڕەشە لە گیان و ژیانی ئەم هەڵسوڕاوە مەدەنیە دەکات. پەخشان عەزیزی هەڵسوڕاوێکی مەدەنی و بوارەکانی مافی مرۆڤە کە چەندین ساڵی تەمەنی بۆ یارمەتیدانی قوربانیانی تند و تیژی و شەڕ لە سووریا و عێراق بەسەر بردووە و هاوکاری ڕێکخراوە ناوچەیی و جیهانیەکانی مافی مرۆڤی کردووە. ناوبراو بە تۆمەتی درۆ و بێبنەما دەست بەسەر کراو کەوتە ژێر تونترین ئەشکەنجە و ئەزیەت و ئازار و ئێستاش حوکمی لە سێدارەدانی لەلایەن دادگای باڵای ڕژیمەوە پشتڕاست کراوەتەوە. هەروەها وریشە مرادی چالاکی بواری مافەکانی ژنان و ژینگە پارێز و زیندانی سیاسی ڕێکەوتی دەی گەلاوێژی 1402 لەلایەن دەستگای ئەمنیەتی ڕژیمی ئیسلامیەوە دەست بەسەر کراو دوای ئەشکەنجە و ئەزیەت و ئازارێکی زۆر لەلایەن لەقی 15 دادگای ئینقلابی ئیسلامی تارانەوە بە سەرۆکایەتی ئەبوولقاسم سەلەواتی بە تۆمەتی بەغی یان خەباتی چەکداری لە دژی نظام حوکمی ئیعدامی بەسەردا سەپێنراوە. خولی نوێی دەرکردنی سزای ئیعدام لە دژی چالاکانی سیاسی و مەدەنی لە بارودۆخێکدا دەستی پێکردوێتەوە کە ڕژیمی ئیسلامی لە ناوخۆ لە هەموو بوارەکانی سیاسی و کۆمەڵایەتیدا گەیشتووەتە بنبەست لە ناوچەکەدا لەگەڵ شکستی قەرەبوو نەکراوە بەرەو ڕووبۆتەوە و لە ئاستی نێودەوڵەتیشدا بە تەواوی پەراوێز کەوتووە. چڕبوونەوەی گوشارەکان لەسەر کۆمەڵانی خەڵکی ناڕازی و دەرکردنی سزای لە سێدارەدان بۆ چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بەشێکە لە پرۆژەیەکی سەرکوتگەرانە کە بە مەبەستی پاراستن و مانەوەی ئەم دەسەڵاتە لە بەرامبەر شەپۆلی ناڕزایەتیە جەماوەریەکاندا بەرنامەڕێژی کراوە و جێبەجێ دەکرێت. بە تایبەت لە کوردستان کە دژایەتی لەگەڵ نیزامی ئیسلامی ڕەهەندێکی کۆمەڵایەتی و جەماوەری بە پانتایی هەموو کۆمەلگا گرتوێتەوە، ڕژیمی ناچار کردووە کە بە بەکارهێنانی بەربڵاوترین شێوازەکانی سەرکوت لەوانە دەرکردن و جێبەجێکردنی حوکمی لە سێدارەدان بۆ چالاکانی سیاسی و مەدەنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بە خەیاڵی خاوی خۆی ڕێگری بکات لە خەبات و ناڕزایەتی مافخوازانەی خەڵکی شۆڕشێڕی کوردستان. ئەوە لە کاتێکدایە کە خەبات و تێکۆشانی ئازادی خوازان بە پانتایی هەموو جۆگرافیای ئێران پەیوەندیەکی مێژوویی پەیدا کردووە و سەرکوتی هەر بەشێک لەو خەبات و ناڕزایەتیە بەکردەوە دەبێتە هۆی پەرەسەندن بەهێزتربوون و لێک نزیک بوونەوەی هەرچی زیاتر و خێراتری بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی وەک بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ژنان، بزوتنەوەی خوێندکاری، بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان و بزوتنەوەی خانەنشینان و هیتر. لەم هەلومەرجەدا خستنەگەڕی هەر هەوڵێک بە مەبەستی ڕێگریکردن لە جێبەجێکردنی سزای نامرۆڤانەی لە سێدارەدان لە دژی زیندانیانی سیاسی و مەدەنی بۆتە ئەرکێکی ئینسانی و پێویستیەکی خەباتکارانەی کە گرتنەبەری ڕێوشوێن و هەوڵی کردداری بە پەلە و هەنووکەی دەخوازێت. بە لە بەرچاوگرتنی ئەم زەرورەتە ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران تا هەڵوەشانەوەی حوکمی لە سێدارەدانی پەخشان عەزیزی و وریشە مرادی کەمپەینێکی سەرتاسەری و جیهانی ڕادەگەیەنێت و لە ماوەی ئەو کەمپەینەدا هەوڵ دەدات بە بەڕێوەبردنی ئاکسیۆن، کۆبوونەوە و پەیوەندی لەگەڵ ڕاگەیەنەرەکان و ناوەندە مرۆڤ دۆست و ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ ڕایگشتی جیهان لە دۆخی نالەبار و مەترسیداری زیندانیانی سیاسی و مەدەنی و سیاسەتە تاوانکاریەکانی ڕژیم ئاگادار بکاتەوە و لەم ڕێگەیەوە هەوڵەکانی خۆی و هەڵوەشانەوەی ئەو حوکمە نامرۆڤانەیە بخاتە گەڕ. بۆ بەسەمەرگەیاندنی ئەم هەوڵانە داوا لە سەرجەم ئازادی خوازان ناوەند و ڕێکخراوە مەدەنیەکان و حیزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی وڵات دەکەین کە بۆ ئەم مەبەستە بە شێوەیەکی هاوبەش و هەماهەنگ لەو چالاکیانەدا بەشداری بکەن. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران 12 ژانویەی 2025